بەنای خی گەورە دوای کوژرانی بازرگانێکی ئێرانی لە شاری هەولێر لە ماڵێکی چۆلدا تواندرا لەلایەن برایانتانەوە لە هێزەکانی ئاسایش ناوخۆ بگەن بە ناسنامەی بکوژەکان و دوجاریش دەستگیریان بکەن. بۆ زانیاری زیاتر سەبارەت بەم ڕووداوە چۆن بووە و چۆن تواندرا تۆمەتبارەکان دەستگیر بکرێن فەرموون لەگەڵماندا بن. دوای ئەوەی لە ڕێکەوتی 3/4/2015 ئاگادار کراینەوە بەبوونی ڕووداوێکی کوشتن لە یەکێک لە ناو خانوەکانی شاری زەیتون. دەست بەجێ ئامادەی شوێنی ڕوودا بوون لەگە مەفرەزەیەکی پۆلیس دەستمان بە پشکنینی شوێنی ڕوودا کرد بۆمان دەرکەوتکەوە کەسێکی بەتەمەن پیاوێکی بەتەمەن تەمەنی لە نێوان 50 بۆ 6 ساڵان لە ناو خانوەکە ئاسەواری برین لەسەر جەستەی دیار بوو کە دیار بوو بە چەقۆ کوژرا بوو و هەروەها بە کەرتەبلۆک و هەردوو دەستی لە پشتەوە بەسرا بوو لەگەڵ دەموچاوی و هیچ ناسنامەیەکی لە جیشوانیدا نەما بوو بە تەنیا لە ناو خانوەکە بەجێ هەڵدرا بوو. بۆیە تەرمی کوژرامان ڕەوانە پزیشکی دادی هەولێری کرد بە مەبەستی پشکنینی تەرمەکە و دووسێ لە کۆڵنەوەمان بۆ کردەوە بە مەبەستی دەستگیرکردنی تۆمەتباران و ناسینی تاوان لێکراوی کوژراو. دوای هەوڵ و بەدووادا چوونمان بە سوپاسەوە لەگەڵ پۆلیسی نێشتنی تاوانی هەولێر و ئاسایشی هەولێر توانیمان بکوژانی ئەو تاوانە کە دوو کەس بوون دەستگیریان بکەین و هەروەها لە کاتی دەستگیرکردنیان دانیان بە تاوانەکەیان دانا کە چۆن ڕووداوەکەیان ئەنجامدا و تاوانەکەیان ئەنجامداوە. تۆمەتباران ئێستا بەندن بە پێی مادەی 406 لە یاسای سزای عێراقی و دانیان بە تاوانەکەیان هێنا. باسیۆم لەو کە تو خەلچێن دەری خەڵک مووسن ئەت چەندە لە هەولێری 7 ساڵ لێ ئەت کۆ کوردی فێر بوو وەڵا لێرە فێرم لێرە فێر بە خۆت عەرەبی بالێ ئەو برادەرە دی چێن دەرە کەرکووکە کەرکووک لە چێن دەردا دەنیشتنەوە لە هۆتێلی کالۆم باسکە و تعارف لەگەری کرد ستان کردێ پێکەوە وەڵای تعارفی لەگە کابرامان کرد دوای گوتمان خانیمانێ بکرێ ئەو کابرا چێن دەری کابرا ئیرانیە هاتە فندقی بالێ دوایش بریزیتمانێت لۆ خانیەکە دوایش ڕۆژمان بۆ شاری زەیتونە دوایش لۆلای چ چوونە شاری زەیتون موامەڕەکە چ بۆی داتانە بیکوژین بەناوی چ پارۆچی پێ دوایش ڕۆژمان لۆ خانیەکەی لێ کوشمان کالۆم باسکە کوشتە برادەرەکەم 3 چەقۆی لە زجیدا ئەمیش دوو چەقۆم لە چێن دەریدا لە میلیمدا دوایش کوشمان بە بلۆکەش بەسەرمان کرد دوایش پارۆ شتەکەمان برد لەگەر دەوەڕقی پێ لەگە پاسپۆرت و شتانە هەموو فرێمان لەگە چەقۆ شتانە دوایشکی لێکەشمان برچمەوە فنداقەکەی لاپتۆپ شتەکەمان برد دوایش ڕۆژمان بۆ کەرکوو پاشانش هاتین پۆلیسەمایان کرد. ئەتو خۆت کردە چە؟ ئەمن خۆم کردە ئەوەی لە پێشمان ڕۆشتم کوڕە ئەمنی بەوە دانابوو لە لای ئێرانەکە کە دەڵالم ماڵم پێشکی دێنم ماڵ و شوقە و شتەخان و شتەوە بۆ کرێ گەشتمە شاری زێت کوڕە و ئێرانەکە چوونە ناو خانەکە تەماشاکردنی خانەکە دوای ئەوە بۆ دەمەقاڵە لە بێنە بەردەوەی بستە ژۆری چی لە تو لە بەجێهێشت چەقو لەکوێ بەجێهێشت لە دەرەوەی خانووکە ئەمیش هەڵم گرت چەقۆکەم هەڵگرت و تێگە شتێک بوو وەرە ژوورێ بۆ دەنگی هاواری کوڕە هات و بانگی کردم و ئەوان دەست بە یاقە یەکتریان گرت بوو کوڕەش چەقۆیەشی دیکەی پێ بوو ئەمن چوومە ژوورەوە لەگەڵ منش بۆ دەمەقاڵە و پاڵی لە زگی یەکەم زار چەقۆیەکم لێدا ئەوش یاقەی گرتم و دەستی گرتم و پاڵی پێنام بۆ دەرەوە هاواری ینی ئەمە لە ترسیەوەی کە خەڵک نەمان بینێ چەقۆیەکی دیکەشم لێدا لە زگی برادەرەکەش چەقۆیەشی پێ بوو ئەوش لە شانیدا لە دەستی لەوانە چەند پارەی لا دەوەرەقە پاسپۆرت و هەویە و ئەوراق و ئەوانەی معاملات و ئەوانەی پێ بوو ئەشای هەمووی لە بەرخی هێنا دەرە و لە ناو شار لۆم باسکە بە بلۆچیش لێدرا بوو بەڵێ چێ دەستی بەستەوە
ئەو کوڕی لەگەڵم بوو قەمیسەکەی دانابوو فانینەکەی دانا قەمیسەکەی لەبەر کردەوە بە منی بۆ چەقۆخێ بێنە و فانینەی پێ بدڕێنی فانیەکەی دڕاند و دەستی کابرا و چاوی کابرای پێوەستەوە بلۆکێکی لەسەری کابرایدا ئیشت کرد ئیشم کرد بەڵێ لۆ غەدر لە شارەکەی دەکەی ئەوە زیید کردی زەلان کوشتیە هەڵەکردنی زۆر لەسەر یەک غەڵەت بە غەڵەت تووشی غەڵەتێکی گەورەی کردن ئێمە گەیاندە ئەو مەرحەلەی کە کابراک ناو دزیەکدا بکوژرە باشۆکی زانیت ئەوە قەتلی کردیا لۆ لێرە بە پۆلیسی بەرم سەرای قەتلەکەی من باوەڕم پێی نەکرد وتمەوە پارەم لایەتی قەتلەکەی کرد بەڵێ باوەڕم پێی نەکرد باوەڕم پێی نەکرد کە قەتلەکەی کردووە وتمەوە مەبلەغی پارەم لایەتی احتیمال لەسەر و پارەیە پلانێکدا ئەیان درۆیەکم بۆ بکات هەتاکو من داوای پارەی لێ نەکەم ئیتر ئەو دوزارێکش لە خەڵکم پرسی خەڵکی ئەو شاری زەیتون پرسیارم کرد وتیان شتیوان ڕووی نەداوە لێرە کەوتیان شتیوان ڕووی نەداوەتم احتیمال لە هەر بۆ ئەوە بکات کە من داوای پارەی لێ نەکەم باسیۆم لۆ بکە جگە لە کوشتنی ئەو کەسە ئیرانیا چیت کەتان کردیە ماتۆرمان برد چەند لە ماتۆرەوە زیاتر لە ماتۆر لە چێ دەتان برد ناو پارش منارە و شاندار ئەوان پێش ئێستا گیرایە تو بەڵێ جیران لەسەر چێ لەسە ماتۆرە ئادی کو بەربووی مەبەر بوو کو بە کەفالە حکومت خوارد نا حکومت ئەمنی بەری حکومت خوارێن بە کەفالە نا حکوم خوار حکومت خوارد چەند دوومان بەڵێ باشە تو عایلت لە هەولێریە کەسم لە هەولێرە ئەدی عایلت لە چێ ئێستا عایلەم هەموو لە مووسڵە هەموو لە مووسڵە بەڵێ ئەو کەسە ئیرانیتان دەناسی نایناسم ها لە بە پارەی کوشتان بەڵێ نەتان دەزای ڕۆژێک لە ڕۆژان دەگیرێن دەستگیر دەکرێن بعد کەسە چی لەسەر دەوەرەکەی دەکوژن نا